دەڵێن لە سلێمانی ئامێرەکانی ATM بۆ ڕاکێشانی موچە کەوتونەتە کار لەگەڵمانە بن بابزانی فەرمانبەران لە سلێمانی چۆن موچەکانیان لە ڕێگەی ATMەوە وەردەگرن لەگەڵمانە بن. بەردەم یەکێک لە ئامێرەکانی ATM لە سلێمانی، بەڵام هیچ موچەخۆرێک نابینتێت موچەکەی وەربگرێت. بەدۆدا چوونمان کرد جگە لە هێزی ئەمنی و بەشێکی کەمی فەرمانبەران کە بە فشار فۆرمەکانیان پێپڕ کراوەتەوە، فەرمانبەرانی سلێمانی ئامادە نین بێنە ناو پرۆژەی هەژماری منەوە. بەڵێ بێگومان فشار هەیە، هەر دوێنێ لە زۆنی سەوز هەفتەی ڕابردوو لە زۆنی سەوز فشار کراوە لە پۆلیسی ناوخۆ باڵێن کە ئەو فۆرمە پڕ بکەنەوە و ئەمڕۆژ و ڕۆژانی ڕابردووش فشار لە باڵێن خۆپش خانەنشینان کراوە کە ئەو فۆرمە پڕکەنەوە. ئێمە داواکارین بە شێوەیەک پڕی نەکەنەوە و بەڕاستی ئەوە فۆرمێکی ناقانونیەوە نایاساییەوە دڵنیاین لەوەی کە خۆشبەختانە هەر حکوومەتی هەرێمی عەفو حکوومەتی عێراقی تا ئەم لەحزەیە ڕەفزی کردووە. ئەگەر یەکێک لە موچەخۆران فۆرمی هەژماری من پڕ نەکاتەوە لە یەکێک لەو بانکانی هەژماری من کە بۆی دیاری کراوە، چی دەبێت؟ حکومەت دەتوانێت موچەکەی ببڕێت یان گرفتی بۆ دروست بکات؟ پارێزەرێک وەڵام دەداتەوە. حکومەت هەرێمی کوردستان و لایەنی پەیوەندیدار مافی ئەویان لەڕووی یاساییەوە کە زۆر یاخود لەگەڵ فەرمانبەرێکە بە زۆرە ملێ ئەو فۆرمە پڕکەنەوە بۆ ئەوی هەژماری خۆی بکاتەوە لە ناو باخەکانی کوردستاندا. ئەنجا ئەمە جگە لەوەی کە حکومەت هەرێمی کوردستان ئەمە پرۆژێکی بازرگانیە بۆ باخەکانی هەرێمی کوردستان، چونکە مەقابل لە عمولەیەکی زۆرە دەسەر ئەو پارەیە، بۆیە هەر فەرمانبەرێک ئەگەر زۆرە ملێ لەگەڵا کرا بۆ پڕکردنەوەی ئەوە و بەشداریکردنی لە هەژماری من دەتوانێت سکاڵای یاسایی تۆمار بکات و لە دادگا دەتوانێت سکاڵای یاسایی تۆمار بکات و وا سکاڵاکەشی ئەکید بە لەبەرەوەی هیچ مبەرێکی یاسایینی حکومەتی هەرێمی کوردستان. تا ئێستا زۆرینەی فەرمانبەرانی سلێمانی نەچوونەتە ژێرباری فشارەکانی دەسەڵات. لەگەڵەوەشدا فشار و هەڕەشەکان لەلایەن بەشێک لە بەڕێوەبەرانی فەرمانگەکانی سلێمانیەوە بەردەوامن بۆ پڕکردنەوەی فۆرمی هەژماری من و پارتی وێکێتی دەیانەوێت بە زۆرم لێ هەژمارەکە بسەپێنن. بەڵام لای عێراق شەرعیەتی نییە و یاسا بابەتەکە یەکلای کردوتەوە. ڕامیا عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.